سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ملیۆنان کەس لەم ماوەیەدا سەیری زنجیرەی کۆری یاری مەرەکەب ڕێژ یاخود سکوید گەیمیان کردووە، بەڵام تاوێ ڕاوەستا. ئایا توانیتە بگەیت بە عەقڵی ئەو نەخشە سازدەرانەی کە لە پشت یاریەکەون؟ ئایا دەزانیت کە ژمارە نەناسراوەکە ژمارە تەلەفۆنێکی ڕاستەقینەیە؟ وەچی ئەگەر بزانی کە بووکە شوشەکە ڕۆبۆتێکی ڕاستەقینەیە و بە تایبەت بۆ زنجیرەکە دروست کراوە؟ باشە، ئامادە بە بۆ پەردەلادان لەسەر گرنگترین نهێنی و ڕاستی لەسەر زنجیرەی سکوید گەیم. و ئێستا با لە گەورەترین شۆکەوە دەست پێ بکەین بە ئاشکراکردنی ناسنامەی عەقڵی نەخشە سازدەری ئەو یاریە. هەر لە سەرەتاوە پێشنیار بکە کە کێیە؟ ئۆه ئێڵنام، ئەو پیاوە پیرەی کە لە نێوان ڕیزی پێشبڕکێکەرەکاندا بوونی هەیە، بە دڵنیاییەوە شتەکە شۆک هێنەرە. لەگەڵ ئەوەشدا ئەگەر کەمێک سەرنج بدەیت لە ڕووداوی ئەڵقەکان دڵنیا دەبیتەوە کە ئەو خۆیەتی. ئەویش بە دەستپێکردن لە دیزاینی گەڕەکەکە کە زۆر هاوشێوی ئەو گەڕەکەیە کە بە منداڵی لی گەورە بووە، لەگەڵ مانای ناوەکەی بە زمانی ئینگلیزی کە وەردەگێڕدرێت بۆ پیاوی ژمارە یەک و لە هەمووی گرنگتر هەبوونی زانیاریەتی دەربارەی وردەکاریەکانی یاری ڕاکێشانی گوریس و دڵخۆشی لە ڕادە بەدەری لە یاری ڕووناکی سوور و سەوز بەبێ ترسان لە مەترسیەکانی یاریەکە. و ئەگەر زیاتر سەرنج بدەین بۆمان دەردەکەوێت کە هێماگیری ڕووناکی ڕۆبۆتی تەقەکردنەکە نایناسێتەوەکو تەواوی یاریکەرەکانی تر. و تەنانەت بەر لە دەستپێکردنی پێشبڕکێکە دەبینی کە تاکە کەسە دەڕواتە ناو بار هەڵگیرەکەەوە بە ئاگایە، لەگەڵ زۆر پێداگیریکردنی لەسەر قایلکردنی سۆنگ جیهۆن، ئەویش بۆ چوونە ناو یاریەکە و تەواوکردنی هەتا کۆتایی. لەو کاتەوەی ئەڵلقەی یەکەم پێشکەش کراوە، زنجیرەکە بووە بە باشترین لە تۆپ 10 بەرنامەی تەلەڤیزیۆنی هەفتانە لەسەر شاشەی نێتفلێکس و بوو بە یەکەم درامای کۆری کە ئەم سەرکەوتنە بەدەست بهێنێت و ببێت بە پلەی یەکەم لە 90 وڵاتدا، لە نێوانیشاندا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بەریتانیا. ڕەنگە لەگەڵ دەستپێکردنیدا لامان وابێت کە سەخت بێت بۆ یاریکەرەکان وردەکاری یاری داهاتوو بزانن بە ڕەچاوکردنی نهێنی پێشبڕکێکە. بەڵام ئەگەر کەمێک سەرنج بدەیت دەبینی کە دیواری ئەو بەشە ناوخۆی کە یاریکەرەکان تێیدا دەمێننەوە وێنەی ئەو یاریانەی لەسەر کێشراوە کە هەندێک منداڵ دەیکەن و هاوشانی هەندێک هێمای تر کە ئاماژە بە قۆناغەکانی پێشبڕکێکە دەکەن، وەکو ڕووناکی سوور و سەوز و ڕاکێشانی گوریس و تەنانەت دیاری سکوید خۆشی. و لە تێڕوانین بۆ شەمەندەفەرەکە کە زەنگی مەترسی لێدەدات بۆمان دەردەکەوێت کە زەنگی ئاگادارکردنەوەی مردنی هەندێک کەسایەتی نێو زنجیرەکە لێدەدات و تەنانەت بە ڕێگەی مردنیشیان، وەکو کای سایبیهۆ کە چەقۆی لەسەر ملی پیاوێک دانا و پێی گوت کە پارچە پارچەی دەکات و هەر ئەوەش بەڕاستی ڕوویدا. هەروەها مردنی جانگ دۆنگ سو لە یاری شوشەدا تەواو هاوشێوەی گەمارۆدانێتی لەلایەن ئەندامانی چەتەکان و خۆهەڵدانی لەسەر پردەکەوە. لێرەوە تێبینی دەکەین کە لە زنجیرەکەدا سەربازەکان هەمان شێوازی جل دەپۆشن، هەر بۆیە بۆ جیاوازیکردن لە نێوان ئەرکەکانیاندا شێوەیەکی دیاریکراو لەسەر دەمامکی هەر یەکەیان هەیە. نیشانە بازنەیەکان ئاماژەن بۆ کرێکارەکان و 3 گۆشەکان ئاماژەن بۆ سەربازەکان، بەڵام 4 گۆشەکان ئاماژەن بۆ بەڕێوبەرەکان. ئایا ئەو نیشانانە هیچت بەبیر ناهێننەوە؟ بە دڵنیاییەوە هەمان نیشانەکانی دەستکی پلەیستەیشنت بیردەهێننەوە کە لە دەستەکانتدا نابڕێن، بەڵام پلیکانە ڕەنگە و ڕەنگەکان تەواو هاوشێوەی تابلۆ خشتەکانی هونەرمەندی هۆڵەندی مۆرس ئایتسەرن کە ئاماژەن بۆ جیهانێک کە یاسای کێشکردن نایگرێتەوە، کە هاوشێوەیەکی گونجاوی جیهانێکی یارین کە بە تەواوی جیاوازن لە جیهانی ڕاستەقینە. گومانی تێدانیە کە ئەکتەری هیۆنگ جۆنگ دڵی هەموو ئەوانەی دزیوە کە بینەری زنجیرەکە بوون، ئەویش بە ڕۆڵگێڕانێکی ناوازەی کانسای بیۆ. بەڵام ئەوەی کە نایزانیت ئەوەیە کە ئەوە یەکەم ڕۆڵی تەلەڤیزیۆنیەتی. بە دڵنیاییەوە لە لای کۆریەکان ناسراو بوو، بەڵام تەنها وەکو نمایشکارێکی جلوبەرگی بەناوبانگ، نەک وەکو ئەکتەرێک بەو هەموو لێهاتی و پرۆفیشناڵیەوە. بەڵام لی بیۆنگ هۆنگ ئەوەی کە داهێنەرێکی تر بوو لە بەرجەستەکردنی ڕۆڵی زەفرۆندمان ژمارەیە کاری هەیە لە کۆریا و تەنانەت لە هۆلیوودش، وەکو فیلمەکانی زەمان گنیفیسنت 7 و جی ئای گۆ و تۆرمەنیتۆر جێنیس. بەداخەوە نووسەر و دەرهێنەری زنجیرەکە هوانگ دۆنگ هیوک تۆمەتبار کرابەوەی کە چیرۆکەکەی لە فیلمی یابانی گۆدوێلزەوە بردووە، بەڵام ئەو پشڕاستی کردەوە کە سەرچاوەی ناسنامەی چیرۆکی ماناوی کۆری بووە.
بۆ یەکەم جار بە شێوەی زنجیرەکە لەلایەن کۆمپانیای نێتفلێکسەوە ڕاگەیەندرا لە ساڵی 2019 لەژێر ناونیشانی خولی شەشەم لە ئاماژەدان بە 6 یاری جیاواز کە پێشبڕکێکارەکان بەشداری تێدا دەکەن، بەڵام ناوەکە گۆڕدرا بۆ یاری سکوید بەو پێوەرەی کە هەست بزوێنتر و چێژ بەخشترە لە ناو ڕاستیەکەی خۆی. ڕەنگە کاریگەریە بینراوەکان و لایەنە جوانکاریەکان لە وێنەگرتنی زنجیرەکە لە گرنگترین تایبەتمەندیەکانی بێت، بەڵام ئەوەی کە زیاتر جێگای تێڕامانە ئەوەیە کە هەموو ئەو کاریگەریانە ئامێری ڕاستەقینن کە تایبەت بە زنجیرەکە دیزاین کراون و دروست کراون. لە نێوانیاندا کچە ڕۆبۆتەکە کە لە ئەڵقەی ڕووناکی سوور و سەوز دەردەکەوێت و یارمەتی ئەکتەرەکانیدا بە شێوەیەکی باش و لە چەندیمەنێکشدا تێکەڵ بن. هەروەها سەر دەسوڕمێت کاتێک دەزانیت کە نووسەر و دەرهێنەری زنجیرەکە هوانگ دۆنگ هیوک بە شێوەیەکی فەرمی لە ساڵی 2009 لە نووسینی کتێبەکە تەواو بوو کە دەکاتە 10 ساڵی تەواوبەر لە ڕاگەیاندنی زنجیرەکە لە ساڵی 2019 کە ئەو ساڵە بوو بڕیار درابوو زنجیرەکە پێشکەش بکرێت، بەڵام دواخرا بۆ ساڵی 2021 ئەویش بەهۆی بڵاوبوونەوەی کۆڤید-19ەوە. هەروەک چۆن زنجیرەکە تایبەتمەند کرا بەڕاستی و دروستی لە دیکۆر و دیزاینەکان، هەروەها لە ورترین وردەکاریشدا تایبەتمەندە بەڕاستی و دروستی لە دیمەنی ڕووناکی سوور و سەوزدا. لە ڕاستیدا 456 ئەکتەر هەبوون کە ڕۆڵی 456 پێشبڕکێکەریان بەرجەستە دەکرد، ئەویش لە زیاتی جێگرتنەوەیان لە ڕێگای فێڵی سینەماییەوە. بە وتەی هوانگ دۆنگ خۆی دەبوو یاری سکوید فلیم وایە نەک زنجیرە، چونکە ڕووداوەکانی ڕۆمانەکە وردەکاریەکانی وای لێ کردووە بیگۆڕێ بۆ زنجیرەیەکی تەلەڤیزیۆنی، ئەویش بۆ گرتنە خۆی وردەکاری گەورەتر و ڕووداوی زیاتر. یەکێکی تر لە ڕاستی سەر سوڕهێنەرەکان ئەو بوو کە ژماری پێکهاتوو لە 8 ژماری سەر کارتە نادیارەکان کە پێشبڕکێکارەکان پەیوەندیان پێوە دەکرد بۆ بەشداریکردن لە یاریەکە ڕاستەقینەیە و خاوەنەکەی زیاتر لە 4000 تەلەفۆنی بۆ دەهات لە ڕۆژێکدا، تاوەکو خستێ مەزادەوە بۆ ئەوەی بیفرۆشێ بۆ کۆتایی هێنان بەم بێزاریە. خاوەنی ژمارەکە توانی بیفرۆشێ بە نزیکی 85,000 دۆلاری ئەمریکی و ئەوەی جێگای پێکەنینە ئەوەیە گوتی کە ئەو بڕەپارەیە ڕزگاری کرد لە قەیرانێکی ئابووری کە پێیدا تێدەپەڕی سەرڕێ ئەو سەرکەوتنە گەورەی کە وەرزی یەکەمی زنجیرەکە بەدەستی هێنا کەچی هێشتا بە تەواوەتی پلان بۆ وەرزی دووەم دانەنراوە و تەنانەت هێشتا وێناژ ناکرێ و ئێستاش با هەندێک لەو هەڵانەتان بخەینە بەردەست کە لە زنجیرەکەدا دەرکەوتن سەرڕای کوالێتێ بەرزەکەشی. با لە دیمەنی شاشی کۆمپیوتەرەکەەوە دەست پێ بکەین کە لەو کاتەدا دەرکەوت کە فرۆندمان خەریکی چاوخشانەوە بوو بە دۆسی گشتی کارگەی شوشەکە لە کاتی یاری پردەکەدا. کاتێک کە دەرکەوت لە دۆسیەکەدا لە ساڵی 1897 بۆ ساڵی 2020 لە کارگەکەدا کاری کردووە بەمەش تەمەنی لە 100 ساڵ تێپەڕ دەکا کە ئەمەش هەڵەیە و هەروەها دیمەنی جیهۆن کاتێک گۆشەی نهێنی کارتی بیمەکە تۆمار دەکا کە لە دایکی دزیوێتی ژمارە 6042 تۆمار دەکا بەو پێوەری کە بەرواری لەدایک بوونێتی لە کاتێکدا دواتر بەرواری لەدایک بوونی دەردەکەوێت لە دۆسەی تایبەت بەخۆی کە لە بەرواری 30 دەیە نەک 26 چوار. ئەمە هەموو شتێکمان بوو لە ڤیدیۆی ئەمڕۆماندا. ئێستاش پێمان بڵێ پێشبینەکانت چییە بۆ وەرزی داهاتوو؟ هەستی داهێنانی خۆتمان نیشان بدا لە کۆمنتەکان و زۆر سوپاسان دەکەین کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمانکەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایب بەکاش چالاک بکەن و هەر ڕەخنە و پێشنیارێکشتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن و زۆر سوپاسان دەکەینەوە بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەمان. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن.